پیغمبر خدا صلی الله علیه وسلم فرموی جبرائیل فرموی ومن ذكرت عنده فلم يصلي علي فدخل النار فأبعده الله قل آمين فقلت آمين. جبرائیل سلامی خواه لسر فرموی هر کسک ناوی توی لابرا ناوی پیغمبر خدا صلی الله علیه وسلم ناوی صلی الله علیه وسلم صلواتی لسرت ندا هر کسک ناوی توی لابرا و صلواتی لسر تو ندا چو ناو آگروا یا ربی خواه الرحمی خود بدوری کی بلی آمین. پیغمبر خدا فرمی صلی الله علیه وسلم آمین یا خوا او کسی ناوی منی لا ابری و ناله صلی الله علیه وسلم خواه الرحمی خود ببشید کواتا صلوات دان واجب لسر پیغمبر خدا صلی الله علیه وسلم خوای گوره با گورهی خوی ملائکه کان سلامی خواه لسر بيه صلوات لسر پیغمبر خدا صلی الله علیه وسلم. أي إيمان ضعيف كيوك إيما أي لاوازي كيوك إيما إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. هو فرماني إخوايا أبي الصلوات سبي غمري إخوة صلى الله عليه وسلم بوي هر كاتك ناوي تان هنا بلين صلى الله عليه وسلم سلام إخوة سلمت غمري إخوة صلى الله عليه وسلم دفرمت هر كسيك ناوي مني لابرا نالي صلى الله عليه وسلم ئەوە ڕێگای بەهەشتی بزر کردووە هەڵەی کردووە لە ڕێگای بەهەشتا ڕێگای بەهەشتی بزر کردووە بۆیە بەردەوام سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەن صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم زۆر سەڵاوات لەسەر من بدەن چونکە خوای گەورە مەلایکەیەکی داناوە لە دیار گۆڕەکەی من لە دیار گۆڕەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم مەلایکەی ئیش و کاری چییە سەلامی خوای لەسەر بێ هەر کاتێک پیاوێک ئافرەتێک لە ئومەتەکەی من سەڵاواتێکی لەسەر مندا ئەو مەلایکەی کە بە دیار گۆڕەکەمدا و لای گۆڕەکەمدایە دەڵێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئێستا فڵان کەسی کوڕی فڵان کەسی کچی فڵان کەس سەڵاواتی لەسەر تۆدا ناوی تۆ هێنا کەواتە ئەگەر پێت خۆشە ڕۆژانە مەلایکەیەکی بەڕێز سەلامی خوای لەسەر بێ ناوی تۆ بەرێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەڵاواتی زۆر لەسەر بدە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کۆمەڵی مەلایکەی زۆری لەسەر زەویە ئەم مەلایکانە یەک ئیشێکیان هەیە خوا یەک ئیش پێیان سپاردووە هەر کەسێک لە ئومەتەکەم سەڵاواتێکم لەسەر بدا سەڵاواتەکەم پێدەگەیرن هەر کاتێ وتە اللهم صل على محمد دڵنیا بە ئەو مەلایکە دەڵێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئێستا فڵان کەس سەڵاوات لەسەر تۆ دا اللهم صل على محمد وعلى آل محمد. بوي إن شاء الله بالو كسانا نبين كدو أو دعاء جبرائيل سلامي خواه لسر بيه ودعاء بيغمري خواه صلى الله عليه وسلم لمن جيرابي دل نيابة هر كسيك بر أم دو آمين بكوي دل نيابة خواه إخاتنا واقروا للرحمي خواه بدور بيه جبرائيل سلامي خواه لسر الدعاء دكا بيغمري خواه صلى الله عليه وسلم آمين دكا بوي أقداري خوتبه صلوات لبيد مكة هۆکارێکە بۆ چوونە بەهەشتت هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی پلۆپایی بەهەشتت هۆکارێکە بۆی کە خوای گەورە لە گوناهەکانت خۆش بێت چاکە و خێرت بۆ بنووسێ بۆیە لە بیری مەکە ئینشاءالله متەکەبیر مەبە